هاوشێوەی وڵاتانی دیکەی جیهان تورکیا هەشتەمین وڵات بووە کە ڕاهێنەرە سەربازیەکانی بۆ مەشق و ڕاهێنانکردن بە هێزەکانی پێشمەرگە ڕەوانەی هەرێمی کوردستان بکات. ڕاهێنەرانی تورک لە مانگی نۆی 2014 هاتوونەتە کوردستان و دەستیان بە مەشقکردن بە هێزەکانی پێشمەرگە کردووە. لەو ماوەیەش توانی ویانە ڕاهێنان بە نزیکەی 2000 پێشمەرگە لەسەر جەم میحوەرەکانی شەڕ بکەن. ئەوەی مەلە تورکەکان دیتی زۆر بە حەماسی تەدریبی پێشمەرگەیان دەدا و بە شێوەکی شارستانی بە شێوەکی عسکەری تەواو تەدریبیان دەکرد. جەنەراڵی تورکەکان داهاتنەیرە زۆر مەتحی پێشمەرگەیان دەکرد، زۆر احتیمامیان یعنی زۆر پێشمەرگە احتیمامیان بە تەدریب دەدا بە شێوەکی زانستی. مەشقی ڕاهێنەرانی سەربازی تورکیا تاوەکو مانگی شەشی ئەم ساڵ بەردەوام بووە. ماوەی نزیکەی 5 مانگیشە مەشقی ڕاهێنەرانی ئەو وڵاتە لە سەرداوای وەزارەتی پێشمەرگە وەستاوە، چونکە وەزارەت داوای لە سەرپەرشتیاری ڕاهێنەرانی سەربازی تورکیا کردووە کە ژمارەی ڕاهێنەران و پێداویستی مەشقکردنەکانیان زیاد بکەن تاوەکو دووبارە دەست بکەن بە مەشقکردن بە هێزەکانی پێشمەرگە. ڕاهێنانی تورکیا داوای لێکردین کەوا فۆجیان بینێ بە مستەوای فۆج، ئێمە بە مسوای فۆجێکمان نانێ بۆ مەشقی تەکتیکی و یەک فۆجیان مەشق پێکردین، بەڵام ئێمە لە ئاخرە کۆتایی مەشقی فۆجەکە ئاگاداری تیمی تورکمان کردکەوە پێویستە مەشقەکە زیاتر پەرە پێ بدەن و ڕاهێنانەکانیان زاکەن و پێداویستەکانی مەشق زیاکەن بۆ ئەوەی بتوانین ئێمە بەردەوامین لەگەڵیانە. ئێستا 12 ڕاهێنەری سەربازی تورکیا لە هەرێمی کوردستانن. ئەو ڕاهێنەرانە لە بنکەی مەشقی پیادەی هەولێر و لە خوێندنگەی مەشقی سەربازی کانیگۆمە لە سلێمانی مەشقیان بە پێشمەرگە کردووە. مەشقەکانیش لە سەرچەکی هاون و میلان و فریاگوزاری سەرەتایی و چۆنیەتی وشارکردنەوە و خۆپاراستنی هێزەکانی پێشمەرگە بووە لە بۆمبە چێندراوەکانی داعش. لە سەرەتای شەڕی داعش و هاتنی ڕاهێنەرانی بیانی تاوەکو ئێستا 12 فەوجی پێشمەرگە مەشق و ڕاهێنانیان پێکراوە. ماوەی زیاتر لە ساڵێکە سەنتەری مەشق و ڕاهێنانی هاوپەیمانان لە هەولێر کراوەتەوە ڕاهێنان بە پێشمەرگە دەکەن. بەڵام تورکیا لەسەر داوای خۆی ڕاستەوخۆ بەبێ بەشداریکردن لەو سەنتەرە هاوشانی ئەو حوت وڵاتە مەشق و ڕاهێنانی بە هێزەکانی پێشمەرگە کردووە. فەرهاد دۆڵەمەری ڕوودا و هەولێر.